ناوم سەلار زێنەدینە یارزان لە بەشی کاراتی یانێ وەرشی هەڵەبجە لە پێش هەموو شتێ دەستخۆشی لە خێزانەکەمەکەم کە پاڵپشتم لەوەی بەشداریم کردووە لەم وەرشە و سپاسی مامۆستاکەمەکەم کە بۆ ماوەی 6 ساڵە ماندوو بووە لەگەڵم. لە بەشی کاراتی یانەی وەرشی هەڵەبجە بەشێکی زۆر یارزانی کچمان هەیە و لە پشتێنی سپیەوە دەست پێکەین هەتا ئاگاتە پشتێنی ڕەش و ئانە پشتێنە ڕەنگا و ڕەنگەکان 4 مانگجارێک پشتێنێکە گۆڕین لە پشتێنی سپی بۆ زەرد و هەتا پشتێنە ڕەنگا و ڕەنگەکانتەوە بێت دواتر کە ئاگەینە پشتێنی ڕەش لە کیۆوە ئەبێتە دان و دواتر ئەبێت چەند ساڵێک چاوەڕێ بکەی بۆی پشتێنێ بگۆڕی و من ماوەی 6 ساڵە یاری کاراتیەکەم و لە ئێستادا پشتێنی ڕەشی دانیەکەم هەیە. من ناوم ڕێژیارە یاریزانی کاراتیم ماوەی 3 ساڵە بەشداریم لە ئەم خولی کاراتیە کردووە. سوپاس بۆخوا توانیومە بە پشتیوانی مداریبەکەم توانیمە بگەم بە ئاستێکی باش کە لە چەنە بتوڵە بەشداریمان کردووە بتوڵەی ناوخۆی بتوڵەی دەرەوە. سوپاس بۆخوا توانیومانە نەتیجە بەدەست بێنین. من ماوەی 3 ساڵە کار توانیمە بەشداری لەم خولە بکەم وەروەها ئێمە بە پشتیوانی مداریبەکەمان توانیمانە بگەین بەم ئاستە. تەمرینمان هەیە سوپاس بۆخوا بەشداری لە بتوڵەکانەکەین پلەی باش بەدەستێنین. سوپاس بۆخوا من بەشداریم لە 3 بتوڵە کردووە بەشداریم لە بتوڵەیەکی عالم کردووە کە لە ئێران بتوانین پلەی 3 بەدەست بێنم وەروە بەشداریشم لە بتوڵەیەک کردووە کە ناوخۆی بوو پلەی یەکەم بەدەست هێنا. بەشداریمان لە چەنا بتوڵە کردووە توانیمان لە بتوڵەی سلێمانی پلەی یەکەم بەدەست بێنین و هەروەها خۆشبەختانە پلەیەکی باشمان هەیە لە هەرێمی کوردستان توانیمانە پلەیەکی وا بەدەست بێنین کە لە هەموو نادیەکانی تر دیار بین.